بێگومان لەم ڕۆژە گەرمانەدا هەمومان چاوەڕێی ئەوەین کە کەشوهەوا فێنێ بکات و بڕۆین بەرە و سارد و سەرما و هەمیشە لە کۆنیشەوە وتراوە کە گەلاوێش کەوت گەرما شکا. جا باس لەوە دەکەین زانین ئایا ئەم قسەی کە باو باپیرانمان لە کۆنەوە وتوانە ئایا زانست و فەلەکناسان لەمڕۆ چی ئەڵێن، بە شێوەزێکی زانستی پشتگیری لەم قسە دەکرێت و یاخود بزانین گەلاوێش کەوت مانای چییە و لە ڕووی فەلەکناسیەوە ئەم ئەستێرە کەی دەرئەکەوێت و کەی گۆڕانکاری کەشوهەوایەکان ڕوودەدات. گفتوگوی ئەم بابەتە دەکەین با میوانداری بەڕێز کەمال فاتح شارەزای فەلەکناسی کا لە ستۆدیۆ میوانمانە. زۆر بەخێوی کا کەمال. بەخێر بێخۆ. کا کەمال لە ڕووی زانستی و فەلەکناسیەوە گەلاوێش چییە و چۆن باسی لێوە دەکرێت؟ بەڵێ گەلاوێش ئەستێرەیەکی زەبەلاحە. بەڵێ قەبارەکەی تقریباً 2 هێندە و نیوی قەباری خۆرە، نزیکەی 8.6 بنزیکەی 9 ساڵی ڕووناچی لە ئێمەوە دوورە. یعنی ئەگەر بە حسابی کیلۆمتر حسێبێکی 81 تریلیۆن کیلۆمتر لە ئێمە دوورە. یەکێکە لە ئەستێرەکانی کۆمەڵی خۆر. تەمەن ئەستێرەی گەشتر و گەورەتر هەیە لەوە بەڵام دوورترە. یعنی ئێستا ئەگەر ماوەیەکی تری ئێمە بە چاوی سەرگەلاوێش ببینین ئەو تشکەی کە ئێستا ئەگات ئێمە هی باوڵێن هەزاران ساڵی تشکی ڕووناچیە، ئەوەندە دوورە لێمانەوە. گەلاوێش لە ڕووی تیشکاوەریەوە 26 جار ینی تینی ناردنی تیشکەکەیانی بەهێزترە لە ڕووناچی ناردنە. گەلاوێش لە کوردەواری وانانراوە یەکێکە لە مانگە کوردیەکان کوردەواری لە ماوەکی زۆرە ئەزمموی لەسەر هەڵچینیەوە لەگەڵ دەرکەوتنیە گۆڕانی کەشوهەوا دەست پێەکە، بەڵام لەسەرێکیشەوە ئەستێرەیە و خولی ئەستێرە جیایە لەگەڵ خولی سوڕانەوەی زەوی بە دەوری خۆرا. ینی ماوەی نێوان ئەو دوو خولە 20 چرکە و تقریباً 20 خولەک و 40 چرکەیەواتە ئەگەر ئەستێرەکان بە تایبەتی ئەستێری گەلاوێش خولێکی ساڵانە بە 365.256 ڕۆژێک تەواوکە، خولانەوەی زەوی بە دەوری خۆرە لە ماوەی ساڵێکە 366.242 ڕۆژێکە. ئەم جیاوازیە ئەکاتە 20 خولەک و 40 چرکە تقریباً. ئەمەوە ئەکات من ئەمە ینی شتەکان یەک خەم بۆەوەی خەڵک ینی ئەو خاڵانەی کە فەلەکناسان هاوبەشین لەسەری باس لەوە بکەین و جیاوازیەکان خێر باتەوە نەک ناکۆچی. لە ماوەی 70 ساڵە ئەمەوە ئەکات کە ئەستێرەی گەلاوێش کە کوردەواری ئەزمموی لەسەر هەڵچینەوە یەک ڕۆژ لە هەڵهاتن دوا بکرێ. ئەگەر ئێمە 350 ساڵ بۆ پێش ئێستا بگەڕێینەوە کە ئەکاتە 7 هەفتایی 5 هەفتایی ئەکاتە 350 ڕۆژ، یعنی 350 ساڵ. 350 ساڵ پێش ئێستا ئەستێری گەلاوێش لە 7 هەڵهاتووە. بەردەوام لەو ساتەوە تەمان ئەگەر پێشتریش حسێبکەی هەر دروستە 70 ساڵە چیتە دواوە تا ئێرە ئەستێری گەلاوێش لە ئێستا لە 12 هەڵدێت. یاد هەڵدان یعنی چی؟ یعنی بکەوێتە سەری ئاسۆوە. لەبەرەوەی ئەستێرەی گەلاوێش دوو قۆناغی دەرکەوتنی هەیە یا سوڕانەوەی هەیە، 6 مانگی لە شەوایە و 6 مانگی لە ڕۆژایە. ئێستا کە ئێمە لەوان کە بیبینین واتە لە ڕووناچیەوە چێتە تاریکی تقریباً لە 25/8ەوە تاکو یەکینەوە ئەمانە لە دوای نوێژی بەیانی ئەبینرێ. ئەوە ئەتوانی بڵێن مێژوویە کە هەتا 4 شوبات ئیتر ئێمە ئەستێری گەلاوێش لە شەوا بینین. بە تایبەتی لە ناوەڕاستی زستانە زۆر بە جوانی لە ئاسمانە ئەبینرێ بە دراوشاوەکەی و ڕەنگەکەی سپی و سوورێکی دراوشاوەیە وەکو پلاجکتۆر بریسکەی هەیە جیاواز لە ئەستێری ڕۆژێ کەەوە تەنها ڕەنگێکی سووری هەیە. بەشێکی ساڵەکەی تریشی واتە لە دوای 4 شوباتەوە بۆ 25/8 بە عکسەواتە لە سەرما بۆ گەرما لە تاریکیەوە چێتە ڕووناچی. بۆی ئەو 6 مانگە
لە ڕۆژایە بە ڕۆژ نبینێژین 24 ساعتەوە کوردەوارێڵێ بە ئاسمانەوەە. بەڵێ کاکەمال ناوچی جوگرافیا دەوری هەیە لە دەرکەوتنی لەسەر یەک هێڵی پانییان چۆنیە ناوچێ بۆ ناوچەیەکی تر؟ ئێمە کوردەواری خۆمان زیاتر بۆ بابەتی کات احتیما دەکەینە سەر هێڵەکانی درێژی ئەو حسابی کاتی پێکرێ بۆیە ئەگەر باس لە هەموو کوردستانی گەورە بکەین پێ دەچێت گەر هەر خەریتەکەش ببینین خەریتەی کوردستانی گەورە پێ دەچێت لە هێڵی درێژی 32 بۆ ئەو پڕەکەی چل بێت ئەمە جیاوازی کات لە نێوان یەک خولەک بۆ 10 خولەک دروستەکە بۆ کاتەکانی بانگیش بۆ هەڵاتی ئەستێرە و خۆر و ئەمە ئەشتانە ئەوە بەشێکێتی هەڵکەوتەکە هەڵکەوتی ناوچەکان لەسەر هێڵی درێژی بەشەکەی تری پەیوەندی بە فۆتۆگرافیاوە یاواتە شاخ و داخ و نزیکی لە ڕۆژهەڵاتەوە بەشانی کە ڕۆژهەڵاتن زیاتر قابلیەوەیە کە ئەستێری گەلایش زووتر تایە هەڵبێ ناوچە کوێستانەکان و ناوچە گەرمیانەکان تەنها جیاوازەکە ئەمێت کاتەکە زۆر دووری هەمووشی لەو کاتا بۆ کوردستانی گەورە بە تایبەتی باشووری خۆمان تەوقیتەکەی دیاریکراوە زۆر کە سەڵێ لە 5/8 5/8 ناوەڕاستی هاوینە ناوەڕاستی هاوینشانی بە هەموو تەسەورێکی ژیری عەقلی لە بەرەوەی تر تۆ لە دوایەوە هاوین بەرەو کاریگەری گەرما و ئەو هاوین لە دوای 5/8ەوە کەمترە بێتەوە بەڵام ئێمە حسابێکی تر هەیە بۆەوەی کە پەیوەندی بە گۆڕانی کەش و هەوا بێت لەگەڵ دەرکەوتنی ئەستێری گەلایەژە هەردوو هەڵگەڕانەوەکانە هەڵگەڕانەوەی زستانە و هەڵگەڕانەوەی هاوینە هەڵگەڕانەوەی کە ئێمە باسی هەڵگەڕانەوەی هاویناکەین لە 21/6ەوەیە کە ئیتر ڕۆژ بەرەو کوردبوونەوە ئەڕوا لەسەر حسابی شەوە ئیتر بۆ خۆی وەکو هەر ئەو کوردبوونەوەی بەڵگەیە لەسەر بۆ چکە لاری تەورەی زەوی لەگەڵ شاوڵە واکات کەیتر لە دواوەی ئەو مێژووە زیاتر کاریگەری خۆرمان بە تایبەتی لە جەمسێری باکوورە کە ئێمە لە جەمسێری باکووری کاریگەری خۆر لەسەر زەوی کەم بێتەوە تا بێت دوورەکەوێتەوە کە دوورکەوێتەوە واتە پلەی گەرماش وردەوە دەبەرە و نزم بوونەوەڕە بۆیە 21/6 21/7 کە ئەمانەیەتر تاگەینەکەی تاگەینە مانگی هەشت کە باس لە دەرکەوتنی ئەستێرەی گەلاوێژەکە ئەگەر واش حسەی بکەین لە ناوەڕاستی هاوینەوە کاکاتە 5/8 خەڵگەی بەستێتەوە بەوەی کە لەو مێژووە ئەستێری گەلاوێژ هەڵاتوە زیاتر پەیوەندی بە چیەوەیە تەوقیتەکەوەیە کە ئێمە لەو کاتاناین کە ڕۆژ وردەوردە لە گۆی باکوور دوورەکەوێتەوە ئێمە بەرەو فێنچیە ڕۆین وەڵام حەقیقەتەن لەم تەوقیتە لەم 7 ساڵی کە ئێمە تایەتین 35 ڕۆیشت و زیاتریش ئەستێرەی گەلاوێژ لە 12/8 هەڵدێت لەسەر و ئاسۆ کاکەمال بەهۆی ئەو گۆڕانکارانەی کە بەسەر ژینگە و کەشەوە هاتۆ گوی زەوی گەرم بووە ئایا دەرکەوتنی گەلاوێژ هەمان کاریگەریەکەی جارانی ماوە لە کەمبوونەوەی گەرمی هاوین و وەروە فێنکبوون بە تایبەت لە شەواندا خۆی گۆڕانکاری کەش و هەوا زیاتر پەیوەندی چۆنەڵێ بەو پاشەڕۆیەوەیە کە فڕێدرێتە بەرگە هەواوە ئەو پاشەڕۆیەش کاریگەری لەسەر ینی بۆ چۆنڵێ مەودایەکی دوور لە ژیان باڵێن بۆ ملیۆنەها ساڵ ینی ئێستا باسی ئەوەکەن نازانم تەنێک خۆیاوە بە مانگا و بەڵام زەرەری نییە یعنی ئەوە هەمووی پەیوەندی بەو پاشەڕێیانەوەیە کە کاریگەری لەسەر خێرایی خولانەوە هەیە ئیتر ئێستا بۆ نمونە فەلەکناسی ئەڵێ لە 22 تەمموزی هەموو ساڵێکە خولانەوەی زەوی 1.36 یەک لەسەر هەزاری چرکەیەک کورتترین ڕۆژی پێڵێن بەڵام من ئەمە بە قیاس دانانم چونکە من لێوە باس لە کورتی ڕۆژەکەین کە لە هەڵگەڕانەوەی هاوینەوە دەست پێکەم جا ئەڵێ ئەگەر ئەمە ڕاست بێت تا ساڵی 2029 ئەو شارانی کە لەسەر لێواری محیتەکانن هەموویە بن بەژێر ئاوە جا ئەمە وەکوتم هینی گۆڕانکاری داهاتووی هەیە داهاتووکەش دووراڵێ بە ملیۆنان ساڵ ئەم گۆڕانکاریە کاریگەری نابێت لەسەر ئێستەی مرۆڤایەتی بەڵام هەر ڕوو ئەدات بۆیە ئەو چۆنەڵێ گۆڕانکاریانەی کە لە دیاردانی کە ڕوو ئەدات
مەسەلەن زیابوونی لافا و بوومە لەرزەوە ئەمانە هەمووی کاریگەری لەسەر ئەو هەژمونە هەیە هەم خۆریش کە ئەینێرێ بۆ چینەکانی بەردەم خۆی تاگا بە بەرگەهەوە ئەو هەژمونە هەیەجان دروستەکە لەسەر محیتەکان ئەو کاریگەریە دروستەکە لەسەر ئەو هەڵچوون و داچوونە پێوترێ کشان و چوونەوەیەکەکان جگەلەوەش کە ئاسمان احتیباسی حراری تیا دروستەوەتە ڕێژەی ئۆکسجین وەکو جاران نابێ هەموو ئەمانە کاریگەریەکانی مەودای دووری هەیە بۆیە ئەستێرەی گەلاویش بەشێکە لەو بەرکەوتەی ئەو گۆڕانکاریانە تا ئەندازەیەک بەری ئەکەوێت بەڵام بۆ مەودایەکی دوور تەنها مەگەر ئێمە لەوێ هەستی پێ بکەین هەندێک جار کە پێویستە لە کاتی خۆیان وازەح بیبینین نەیبینین مەسەلەن زۆر جار لە چاودێریکردنی مانگە ئەو حاڵەتانش ڕۆدات ئێستا ژینگە وەکو ساڵان نییە ینی یەکەم دنیا بۆ بە چراخان دووهەمیش تەنها مەگەر لە بەیانیانە کە خەڵک هێشتا نەچۆتە سەر کار و کارگەکان ئیشیان نەکردو و هێشتا پیسایی پاشەڕۆ فڕێ نەدراوەتە ناو بەرگەهەوە گەر تۆ سەیری ئەواران کەی عەرز و ئاسمانی فەرقە لەگەڵ بەیانیانە مەگەر لەو حاڵەتانە مامۆستا کەمال هیچ تێبینی هیچ تێگەیە کە هاوڵاتیان جوتیاران بە گۆڕانی ئەم شتەفەلەکیە بەرچاوی بگرن بە تایبەتی تر جوتیاران و باخەوانان و ئەوانەی کە گرنگی ئەدەن زیاتر بە کەشوهەوە وەڵاهی تەوان کوردەواری زۆر جوانی پێکاوە ینی خەمێکی گەوریان هەڵگرتووە ئێمە ئێستا لە شارین زۆر ئەو هەوڵەوەکو خۆی نابینین ئەو نەتایجانە قەدری پێ نادەین بەڵام ئەتوانین بڵێن جاران هەر لادیەکانە بووە سلێمانیش ئەتوانین بڵێن تا 100 ساڵیش دوای دروستبوونەکەی هەروەکو لادێوا بووە بۆیە هەر ئێتیماد کراوەتە سەر بۆ لای هەزاریش مەسەلەن هیوایە باخی هەیە هەرگەڕێتەوە بۆ ئەزمموی کە کوردەواری هینی کردەوە گۆڕانکاریەکان هەفتەیەگە بێ ینی شەو با بڵێن دەستی بەین کردەوە بە فێنک بوون کردووە بەڵام ڕۆژ ینی هەرگەرمە هەتاکو ئەچینە 4 و 5 ئەوانە لێەوە هەست بە فێنکی ڕۆژەکەی اینجا زۆر جار ئینسانەڵێ خۆ هەر گەرمە ئێمە باسی نیسبەتەکە ئەکەین ینی مەسەلەن بۆ کووتما بۆیە گۆڕانکاریانەوە باسی حراری دروست بۆ پلەی گەرمی زەوی بەرزە بێتەوە ساڵانێکی زۆرە ئێمە ینی بێت زیارین لە گەرما بەڵام ئەگەر بەراوردی کە لە دوای ئەو مێژووەتە لە دوای هەڵ هاتنی ئەستێری گەلایژۆ بە ئیستیدراج واتە بە پلەبەندی وردەوردە پلەی گەرمی دائەبەزێ تۆ لە چۆ ینی جاران من بیرمە لە 37 تێنەپەڕیەوە ئێستا نزیکی 50 بێتەوە ئەگەر 50 بوو بێت 49 بێ هەر فێنک بووە وانە وڵای کاکەمان لەسەر ئەو قسەی جەنابەت ئەزمموی جەنابەت لە ساڵانی کۆن پێ دوانە بوو ینی لە هەر لە مانگی هەشتۆ سەرەتای مانگی وردە فێنکی بەراود بە ئێستا بەڵێ زۆریش ینی حتا لە بەهارە خواخوامان بوو هاوین بێت چکە بەفر زۆرە مایە من خۆ چاوی خۆم بینیوە ئەین لە کۆڵانە ئێستا نایبینین توانە بڵێم 50 ساڵی ژەبێ بەفر هەڵت چنرا ینی فریای بەفر لە سلێمانیە فریای بەفر ماڵی ناکەوتیت ئەوە زۆر دوور نییە ینی کە منەوە قسەیەکەم بۆ جیلەی من و تۆزە سەر و تریژواتە گەنجتریش ئەوە هەبووە بۆیە وەکوتم ئەو گۆڕانکاریان یەکەم کە جوتیاران با بڵێن ئەتیمادیان کردوتە لە سەری یەکەم ئاراستی با ئەگۆڕێ باڵێن تا ئێستا ئەگەر لە باکووری خۆڕەڵاتەوە هەڵات بێ بەڵێ جارجار هەر هەڵدێت بەڵام ئێستا زۆرینەی ئاراستەکان لە باشووری خۆرئاوەیە ئەویش هەڵگری شێە لەبەرەوەی لە دەریا و ئۆقیانوسەکانەوە هەڵدێت لەمە ولا ڕێژەی شێ لە هەوادا زیاکە اینجا هەر هەست پێکراوە کە حیوانات کەمتر توونیانە بێ دار و درەخت کەمتر ئاویانەوێ مەسەلەن تۆ گەر ئێستا بڵێن هەرموو ڕۆژ یا سێ ڕۆژ جارێک ئاودان هەبوو بێ ئێستا ئەتوانی بە دە ڕۆژ جارێک هەروە بێتەوە ئاو ڕێڕەوی ڕاستی خۆی گرتووە تا ئێستا بەڵام ئێستا بڵاوە بێتەوە بە لێوارەکانیە کە ئەمیش تەئسیری لەسەر هەندێک جار لای خۆشمانەڵێن ینی ئاوی کارێز و کانەکان ئەبوژێنەوە زیاکەن نەک ینی بە ڕێژەیەکی زۆر لەبەرچی لەبەرەوەی ئەو بڵاوبوونەوەی ئاوە کاریگەری ئاوە زەوی هێزی کێشکردنی هەیە ئەو قەترە ئاوانە بەرەو ناخی خۆی ڕائەکێشێتێتەوە سەر سێڕێڕەوی ئەو کارێزانەی کە
ئاوەکانیان کەمی کردو ئەوکانیانەنە چەندین کانی ئەلم کاتا ئەژێتەوە یا با بڵێن ئاوی بیرەکان زیاد دەکەن لێرە بە دواوە کەمبوون ڕێژی کەمبوون کەمە مەگەر ئەو بیرە یعنی بەکارێنانی نەئاسایی هەبێت لە پڕ تۆ عزیێتی بە هیلاچکی هەروەها کۆچی باڵندەکانیشمانەیە ینی تر لە ئێستا بە دواوە حاجی لە قلق و پەرسێلکە ئەچنە بۆ گەرمیانەکان لە بەرامبرا کوونە بەبوو دێت یە بۆ من ناوچێ خۆمان و هەندێک جار لە ئێستا زاوزی هەندێک لە باڵندەکان ڕوئەدات ئاژەڵەکان هەندێکیان اینجا بەخۆی ینی لەم مێژووەواتە لە توانین وا بڵێن لە 25 لەو کاتی کە ئەبینێت بە چاوی سەر قۆناغی سست بوونە ینی گەشە کەمە بیلا بۆ نیسبەیەکی کەم نەبێ کاڵێن هەندێک ئاژەڵ زاوزێ کاڵمانە قۆناغی متبوونی ژیانی زیندەوەران ئەوەیە لە دوای ئەوە لە دوای 4 شوبات بۆ 25 کە قۆناغی گەشەکردنەوە ئیتر بەهاریشی تایە چکە 4 شوبات ناوەڕاستی زستانە ها سیرکە تا 4 شوباتمانەیە ناوەڕاستی زستانە 5 ناوەڕاستی هاوینە لە هەردووکە هەست پێکراوەتر لە دوای ئەو مێژۆوە کەشوها وەکووتمان لە 5 کە ناوەڕاستە کە ئێمە باسی گەلاوێژەکەنەوەی لە 12 هەڵدێ قابلەوەیە هەست پێکراو بێکێتر پلەی گەرما وردەوردە بەرە و نزمبوونەوە بڕە لە 4 پلەی گەرما بەرە و بەرزبوونەوە ڕۆژ درێژە بە لەسەر حسابی شەو بەم شێوەیە زۆر باشە کاکەمال ئایا جگەل ئەسێرەی گەلاوێژ هیچ ئەسێرەیەکی ترمان هەیە کە نیشانە بوو گەڕانکاری لە کەش و هەوادا لە وەرزەکانی دیکە؟ وڵا زیاتر کوردەواری دووشت زەڕوژە بەلایە یەکەمیان ساوی ئەو بابەتانی کە پەیوەندی بە کشتیاریەوەیە وەکو ڕۆژمێرێکی کشت و کاڵی بەکاریان هێنراوە ئەم ئەستێرانە دووهەمیشان بۆ دیاریکردنی ئاراستە مەسەلەن ئەستێرەی ڕۆژێ هەیە کاروانچیان لە دوای بانگی بەیانی دەرکەوتووە کە بینیوانایی تر دوای ئەوە ڕۆژ بۆتەوە ئەویان هین کردووە کاروانیان پێچاوە تۆ ڕۆشتون هەندی جار لیان تێکچووە ئەستێرەی کاروان کوژا بووە کە لە نیوە شەوا هەڵدێوان زانیەوە ڕۆژەیە لە زستانی شابوون گەردەلوولی بەفرو هەرە سوئمانە ڕووی تێکردن کاروانەکانی بە هیلاک بردو لە ناوی بردون بۆیە ناونراوە کاروان کوژە ئەستێرەی هینمان هەیە ورچی گەورە ورچی بچووک تاوان ئەمە ئەستێرانەوەتە گەلاوێژیشتە بۆنمونە لە دەریایە لای خۆشمان ینی کاروانچیان و هەتا وکالەتی ناسای فەزای ئەمریکی گەلاوێژیش کە و ناوی خۆیان هێز لەگەڵ ئەستێرێک باکوور بەکارهێنن بۆ دیاریکردنی ئاستێرە ئاراستە ئەفو ئێمە ورچی گەورەمان هەیە لە کوردواریا پێوترێ حوتەوانە و ورچی بچووکیشمان هەیە لە ئێستا ئەبینرێت ینی ئەمە دیاریکردنی باکوور و باشوورە ئەستێری گەلاوێژ دیاریکردنی خۆرەڵات و خۆرئاوای پێ نەکرێ مەسەلەن پاپۆڕێک بەهۆی هەڵکردنی گەردەل و ئەمانە لە دەریا ئیتر ئاراستەی لێ تێگەچێ چونکە ئەوانیش ئەزمون کراوە سەیری ئاسمانەکەن بۆ یبزان بەرەو ڕۆژهەڵات بڕۆنیا بەرەو ڕۆژ ئاوان ئەگەر کوردەواری بۆ هەڵهاتنی بۆ دیاریکردنی ڕۆژهەڵات ویستیان زانی بێتیان لەکوێیە ئەستێرەی گەلاوێژیان کردۆ بە نیشانە ویستیان لە باکوورەوە بچن بۆ باشوور ئەستێرەی حوتەوانەکە حوتەوانە حەوت ئەستێرەیە لە شێوەی هین هەیە باوەشێن هەیە 4 گۆشەیە باشە دوو سویچی ئەخیری ئەڵێ ماوەی نێوان ئەو دوانە بە خەیاڵی بچێشە 5 ئەوەنە درێژی کەرەوە لەسەر هەمان ئاراستە ئەگەی بە ئەستێری باکوور ترە عنی ئەمە باکووری ئەمە کوێیە لە ئێستا سلێمانی ئەزمەڕە برجەکەی ئەزمەڕە ئەتوانین لێەوە ئەستێری باکوور ببینین لە ئێستا بەدواوە لە شەوە بە تایبەتیش لە بەیانیانە یعنی کەڵەم بەیانیان شەو لە دوای نوێژیبانە کێشتە دنیا تاریکە لە هەمان کاتا تۆ هینیش ببینیت ئەستێری گەلاوێژ بینی گەلاوێژ لە کوێی بینی لە خۆرەڵاتەوە خۆرڵاتی ئێمەستە کوێ برجێکی شکاو هەیە لە گۆیژە ڕەشە باینی کردووە ئەو خۆرەڵاتی سلێمەلیەوە ئەستێری گەلاوێژ هەڵێ لە ئەزمەری زۆر لای برجەکە چەند ڕۆژی داهاتوو لێەوە ئەتوانێت ببینێ شەوان باڵێ باڵێ ئەبێ لێەوە سێریکەی باشووری خۆرهەڵات ئەمە خۆرەڵاتمان هەیە لەکایە خۆرەڵاتی یعنی تۆ ویستت خۆرەڵاتی ڕاستەقینە بینی ویستێکی نۆرۆزبانی بچۆ لە چۆ خۆرەڵاتە ئیتر خۆر بەرە و
ڕۆژ بەرە و درێژبوونە ڕوا ئەچێ بۆ چۆ ئاوا ڕات ئێتەوە بۆ ئەمسەر ئاوا هەتا 26 لە دوایی دێتەوە ناوەڕاست لە 20 یا 29 جا بەرە و کوردبوونەوە ڕوا کوردبوونەوە چێ بۆ چۆ یعنی یەک قەوسی هەیە یەک قەوسی هەیە ئەو پەڕی لادانی خۆرەڵات کە بۆ 26 ئەو پەڕی لادانی خۆرەڵات بۆ زستان کە 21 دەست و چاو خۆش بێ کاکەمال گیان بەڕێز کاکەمال فاتێ شارەزای فەلەک ناسی میوان بوو لێرە بەخێربەی دەست خۆش بە دەرفەتە دەست خۆش بە کاکەمال سپاس دەکەین.